لە دوای ئەو چەقبەستووی کە چەندین مانگە هێزە سیاسیەکان لە هەرێمی کوردستانە بۆ هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەیەە یەکێک لە کێشەکان مەسەلەی سیستمی هەڵبژاردنە کە خۆی لە یەک بازنەی و فرەبازنە یابینێتەوە هێمە پەیمانگای کوردی بەڵبژاردن بە باشمانزانی کە بین سیستمێکی تێکەڵاو لە هەردووشیان واتە سیستمێک لە یەک کاتە هەم یەک بازنەی لە خۆ بگرێەوە لەمان کاتی شافرە بازنەی بێت یەک بازنەی بەو شێوەی کە بە لیستی نوێرایەتی ڕێژەیی بوو لە ماوەی ڕابردووە لە هەموو هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستاندا کە هەرێمی کوردستان هەموو بازنا بەڵام لە بریەوەی 100 کورسی بۆ تەرخان کرێ 50 کورسی یا 40 کورسی بۆ تەرخانە کرێ ئەوی تری ئەدەین بەچی ئەدەین بە فرەبازنەیەکە واتە بەو شێوەی کە لە هەڵبژاردننی عێراقا بە یەکدەنگی نەگوێزراوە ئەنجام درا کارێمی کوردستان بوو بە 12 بازنەی هەڵبژاردنەوە ئەو 50 کورسیە ئەو 6 کورسیە دابەشەکەین بەسەرچی دابەشەکەین بەسەر ئەو 12 بازنەیە و تەبیعی ئەو ساکە ئەبێ ئێمە داتای 2023 وەربگرین و بەپێی داتای 23 دابەشیکەین بەسەر ژماری دانیشتوانی هەر یەک لەو بازنە بچووکانەیە کێمە لە توێژینەوەکانە ئەوەمان کردووە دواتر ئێمە دێین یەک خاڵی جیاوازی تیا هەیە تەبعی سیستمی هەڵبژاردننی تێکەڵاو دوو جۆری هەیە جۆرێکی هەیە هاوتەری بە جۆرێکی هەیە پێوترێ هاوڕێژەی ئەندامەتی هاوتەری بەکەوەیە کە ئەو دەنگانەی بە لیستە و هەرێمی کوردستان یەک بازنەیە بە تەنها بۆ خۆیانە تێگەی و هەر بازنەیەکیش لە بازنە بچووکەکان دیسانەوە دەنگەکانیان بۆ خۆیان کۆ بێتوانێت دەنگەکان تێکەڵاو ناکرێت بەڵام هاوڕێژەی ئەندامەتی کە سیستمێکی ئاڵۆزە سیستمێک کە مەجای گزیفزیتیا هەیە بۆ واقعی ئێمە بەڕاستی هەزەکەم گونجاو نیە نەک لەبەرەوەی خراپە لەبەرەوەی کە ئێمە عقلیەتی ئەحزابی سیاسی و ئەحزاب دەسەڵاتدارەکانە ناسین دەرفەتێکەدا بۆ ئەوەی کە دەستکاری دەنگ کرێ لە گواستنەوەی دەنگی کاندیدەکانەوە بۆ لیستەکان بۆیە ئێمە وەکو پەیمانگای کوردی بەڵبژاردن لەم توێژینەوەیە سیستمی هاوتەریبی تێکەڵاومان پێ باشە کە وەگوتم هەردوو بازنەکەی تیا هەیە و یەکێک لە خاڵە ئیجابەکانی تریشی ئەوەیە کە هەر ناوچەیەک تا ڕادەیەک ئەبێ بە خاوەنی نوێنەری خۆی واتە عەدالەتی نوێرایەتی جوگرافی بۆ هەر ناوچەیەکیش دەستەبەرەکە و دابینەکە جگە لەوە دەنگدەر لە ئەم سیستەمە دوو دەنگەدات واتە دەنگێک دەتوانێت بدا بە حیزبێکی سیاسی لەمان کەشدا دەنگێک بدا بە کاندیدێک جیاواز لە لیستی نیمچەکراوە کە لە هەرێمی کوردستانە پیاداکرێ کە تۆ ناچار بووی دەنگدا بە حیزبێ ئەبێ دەنگدەی بە کاندیدی هەمان حیزب ئەم سیستمی هاوتەریبا توانیت دەنگدەی بە حیزبێک و دەنگدەی بە کاندیدێک جیاواز لەو دەنگی کە داوتە بە حیزبەکە واتە مەودای ئازادی دەنگدەر زیاد دەکات کۆمیسیۆن هەروادی تەواو بووە و لێ بۆتەوە ئێستا یەکێک لە کێشەکان خۆی کۆمیسیۆن خۆی کێشەیە بێ چارەسەر بکرێ بۆ یاساکە هەموار بکرێتەوانێ و بتوانرێت ئەنجومەنی کۆمیسیارانی تازە هەڵبژێرێ لەبەرەوە کۆمیسیۆن نا بەڵام تەبیعی ئێمە ئەم توێژینەوەیە ئەم پێشنیارنامەیە هەر لە سەرتاکەشەوە نووسیمانەکە ئاراستەی پەرلەمانتاران و ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان و حیزبە سیاسەکانیەکەی ئەم ساڵ زەحمەتە هەڵبژاردن بکرێ بەڵام لە ساڵی ئایندا لە مانگی 4 و 5 ئەگەر هەیە هەڵبژاردن بکرێ ئەگەر ڕێبکەون ئەگەر حیزبە سیاسەکان ڕێبکەوت کە هەرمە بازنەکان کێشە نییە ئێستاکە کۆتایی پێکاتەکانیش کێشەیەکی گەورەیە کە ئەوە پێم وایە کێشە جونگەیەکەیە تەبعەکەوینە بۆ شای یاساییەوە دامەزراوەکانی هەرێمی کوردستان شەرعێتی یاساییان نامێنێ ئەو ساکە بەڕاستی بۆ پرۆسی دیموکراسی لە هەرێمی کوردستاندا خراپە و ئەکرێت بەغا و محکەمەی اتحادیەوەمانە بە جۆرە لە جۆرەکان بەکاری بێنن لە دژی هەرێمی کوردستان بۆیە پێویست بوو کە هەڵبژاردن هەتا 6-11 ئەنجام بدرایە بەڵام پێ ناچێت لە وادەیە هەڵبژاردەوە هەندێک حیزبیش هەیە بەڕاستی ئەساسەن لە هەڵبژاردن ئەترسێ بۆیە بیانەوە دۆزێتەوە بۆ بازنەی و فرەبازنەی و بۆ کۆمەڵێک شت هەندێک شتیش هەیە کە پێویستە بکرێ بەڕاستی وەکو مەسەلەی کۆتاکان کە پێویستە چارەسەر بکرێ بەوەی کۆتاکان نوێنەری ڕاستەقینەی خۆیانیان هەبێ و ئەم فرەبازنەیەش بۆ هەرێمی کوردستان پێویستە کە هەرێمی کوردستان یەک بازنەی بەجێبێ لە چکە یەک بازنەی بەڕاستی مۆدێلێکی زۆر کۆنا و نمونەی لە دنیادا نەماوە